فرمووی پێغەمبەر عليه الصلاة والسلام فاتقوا الله أيها الناس تقوى خواب كانوا لخواب ترسني خلقنا وأجملوا في الطلب وبجواني داواب كان بأدب وداوا لخواي پروردگار كان بو الرزق نك تنها قلي بأدب وبجواني داوا رزق بك يعني وأجملوا في الطلب واتار ريقي حلال بقرا بو بدسيناني رزق نق ريقي حرام وأجملوا في الطلب بوشي فرموي پیغمبر خو عليه الصلاة والسلام فإن استبطأ أحد منكم رزقه فلا يطلبه بمعصية الله أقل يكيق لأيوة واي هسكر رزقكي تأخير بو واي هسكر دسي كرتا واي هسكر رزقي سوارا وقويك وادوتري فرموي پیغمبر عليه الصلاة والسلام فلا يطلبه بمعصية الله باب سرپێچی خوا داوای رزق نەکە واتە با ڕێگەی حەرام نەگرێتە بەر تەنها باگلەی لە خوا نەکە با ڕەخنە لە ئیشی خوا و لە تەقدیر و قەدەری خوا نەگرێ فەرمووی پێغەمبەر عليه الصلاة والسلام فإن الله لا ينال فضله إلا بطاعته أو فرموي فإن الله لا ينال فضله بمعصيته فرمووی لەبەر ئەوەی فەزلی خوا بە سەرپێچی خوا بەدەست نایە بە ڕێگەگرتنی حەرام بەدەست نایە پێ دوایە ئەو ڕێگەیە قازانجی زۆری تێدایە بەس حەرامە دەچی دەیکەی پاشی مودەی چەند مانگی تر چەند ساڵی تر هیچت نامێنێتەوە دێوە سەر سفر چونکە بەرەکەتی تێدا نابێ بۆیە فەزلی خوا بە حەرام بەدەست نایە بەڵکو تەنها بە تاعەتی خوا و گوێڕایە لێکردنی خوا و بە ئەدەب داواکردن لەخوا بەدەست دێ کەواتە هیچ کاتێک بیر مەکەوە ڕێگەی حەرام بگری برای بەڕێزم بۆ بەدەستێنانی ڕزق و ڕۆزی ئەبەدەن قەت لەگەڵ حەرام مەبە کەم بێ یا زۆر بێ قەت لەگەڵ حەرام مەبە هەمیشە دوور بە لە ڕێگەی حەرام